لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئامارەکانی کۆرۆنا لە زیادبووندایە. بە جۆرێک تەنها لە 72 ساعتی ڕابردوودا 8 هاوڵاتی لە تەمەن و ڕەگەز و پیشەی جیاواز هەڵگری ڤایرۆسی کۆڤید-19 بوون. ئەمە لە کاتێکدا لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشیەکە تا ڕاگەیاندنی قۆناغی ئاسایی بوونەوەی ژیان تەنها 2 حاڵەت لە سنوورەکەدا تۆمار کرا کە تەنها هەڵگری ڤایرۆسەکە بوون بەبێ هەبوونی نیشانە تیاندا. لە چوارچێوەی ئەو هەوڵانەدا و وەرگرتنی سامپڵەکان ئێمە دوێنێ کۆمەڵێکی کە سامپڵمان وەرگرتووە کامانە هەندێکیان خۆمان سامپڵەکانمان وەرگرتووە و هەندێکی تریش واتا بە شێوەی ڕاندەمە و هەندێکی تریشیان بەهۆی بوونی نیشانەکانەوە کە سەردانی فریاکەوتنەکانیان کردووە و پاشان نێردراون بۆ وەرگرتنی سامپڵ لە تاقیگەی مۆلیکولەر لە شاری ڕانیە. بەداخەوە 5 حاڵەتی تریشمان لە دوێنێەوە هەبووە. بەشێک لەو هاوڵاتیانی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان خۆیان دوای دەرکەوتنی نیشانەتیاندا سەردانی تاقیگەیان کردووە و دوای پشکنینی زیاتر لە جارێکیش دەرکەوتووە هەڵگری ڤایرۆسەکەن. ئاستی ڤایرۆسەکە بڵێ با بڵین کۆنسنترێشنی ڤایرۆسەکەیان خەستی ڤایرۆسەکە لە ناو جسمی ئەو کەسانەدا بە بەراورد باوانەی پێشووتر زۆر زیاترە. یعنی ڤایرۆسەکە زۆر زیاترە. ئەوە یەک. دووەمینیشان هەموو کەیسەکان کە دێن ئەکسەریان با بڵێ ئەگە نیوە زیاتریان نیشانەی نەخۆشیەکان تیا و هیلاکەن. بابم بە جۆرێکی تر باسی کەم نەخۆشەکان دەستنە خەستەخانە بە نەخۆشی دەستنە خەستەخانە لەوێەوە بۆ ئێمە دێن نەک خەڵکی ئاسایی بن ناو بازار بن و ئێمە نمونەمان لێوەرگرت بن. یعنی ئەو نەخۆشانە داخل کراون لە نەخۆشخانە دوای ئەوە لە نەخۆشخانە سامپڵیان لێوەرگورای هاتوون وەلای ئێمە. کۆرۆنا نەخۆشیی گوازراوەی مەترسیدارە، سنوور و جگرافیا و ڕەگەز ناناسێت، قەرەباڵغی و بەرکەوتن هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەیە. تا ئێستاش تاکە چارەسەرێک کە هەمووان لەم سەر تا ئەوسەری دنیا لەسەری کۆکن تەنها خۆپارێزی و پابەندبوونە بەو ڕێنماییانەی گەشەکردن و بڵاوبوونەوەی کۆرۆنا دەوەستێنن. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.